یەکێک لە تەوەرەکانمان باسکردنە لە پێکەوە ژیان لە شاری کەرکووکوە ئەو مێژووی کە شاری کەرکووک هەیەی بە یەکێک لە مێژووە هەرە دێرین و هەرە گەشاوەکان دادنرێت لە تەواوی عێراقدا کە کەرکووک بە یەکێک لە پارێزگا هەرە جوانەکان لە ڕووی پێکەوە ژیان و لە ڕووی فرعینی و لە ڕووی فرەنەتەوەیەوە کە ئەمڕۆ ئێمە قسە و گفتوگۆی زیاتر لەو بارەوە کەسانە. بەڵێ کۆسار کەرکووک لە دێر زەمانەوە جێگی سەرجەم نەتەوەکان سەرجەم ئاینەکان بۆ هەرکە دەگوترێت کەرکووک دەڵێن شاری پێکەوە ژیان لەم شارەدا چەندین نەتەوە و چەندین ئاین لە دێر زەمانەوە ژیاون لە کەرکووکدا. جا ئێمە ئەمڕۆک و کۆسار وتی قسە و باز لەسەر ئەمە دەکەین بزانین ئەو پێکەوە ژیان و ڕۆژی پێکەوە ژیان لە کەرکووک لەم بارودۆخ و گۆڕانکارێنێکی ئێستا بەسەر ناوچەکەدا هاتۆ بزانین چۆنە. بۆ مەبەستا لە کەلاری یاسین ڕەشید مامۆستای زانکۆمان لەگەڵە و توێژی زیاتر لەو بارەوە دەکەین. مامۆستا یاسین سڵاو لەبێ بەیانیت باش دەمەوێت یەکسەر لەوە دەست پێ بکەم ئایا کەرکووک کە شاری پێکەوە ژیانە ئەو بارودۆخە و ناوسەقامگیریەی کە هەیە لە کەرکووکدا تا ئێستا شاری پێکەوە ژیان یاخود باڵین ڕۆژی پێکەوە ژیان ئێستا چۆنە لە کەرکووک؟ سڵاو لەوەی بەڕێز و خۆشەویست، سڵاو لە کەناڵە جوانەکەتان کەناڵی کوستات نیوز. طبعا ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مێژوو ئەبینین کە وەکو ئەوەی کەوا نووسین یعنی نووسیومانە لە توێژینەکانمان لە باری کەمینەکان لە کەرکووک بە تایبەتی مەسیحی سابی ئیمەندایی کاکەیەکان کوردەفەیلیەکان غەدرێکی زۆر دوور و درێژەیان لێکراوە. ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو لە سەردەمی کۆنا ئەبینین مەسیحیەکان و ئەو کەمینانە هەر لەگەڵ دروستکردنی ئەم شارەیە لێرانە بوونە. بۆیە لە ساڵی 233 زایەنیەوە ئەبینین کە مەسیحیەکان لەگە خلافەتی عەباسیە و لەگە خلافەتی ئەمەویە کاریان کردەوە وەکو ئەوەی کەوا شارەزای تەرجمە بوونە لە کتێبە بیانیەکانە وەکو کتێبی یۆنانی وەکو کتێبی ڕۆمانی وەکو کتێبی فارسی تەرجمەیان کردووە و هەروە بێتەوە لە ڕووی زانستیەوە لە ڕووی زانستەوە لە ڕووی با بڵێن پزیشکیەوە شارەزایەکی باشیان هەبووە. دواتر لە کەرکووک وەک کەرکووک باسکەین مەسیحیەکان و سابیەکان ڕۆژ بە ڕۆژ ژمارەیان بەرەو کەمبوونەوە ئەڕوات. بۆیە ئێمە ئەمە بە زەنگی خەتەرمانزانی ویسمان لەسەریا بنووسین و تۆژینەوەی لەسەر بکەین چکۆم ئەزانین کورد دایمەن لەگەڵ ئەوە بووە کەوا پێکەوە ژیان هۆکاری مانەوەیە و سیستمی دەوڵەتە. بۆیە لە کەرکووک پێکەوە ژیان پێویستە چکۆ کەرکووک شارێکی وە گوتت عێراقێکی بچووکە و پێکەوە ژیان ئەبێتە هۆی ئەوەی کەوا ململانێ و دروست نەبێ بۆ بێتەوەی کەوا منافەسەیەک دروست بێت لە ڕووی ڕۆشنبیریەوە لە ڕووی سەقافیەوە لە ڕووی هەموو ڕووەکانی ژیان با بڵێن. باشە بۆیە ئەم کەمینانە هەر بەردەوام بوونە هەتا ئەگاتە ئەوەی کەوا ساڵی 1970 بەریتانیا ویستێتی لە مووسڵ دەستی پێکردووە دژی مەسیحیەکان کە هەموو ساڵێک یادێکیان هەیە کە کۆبنەوە لەو یادە لە وێنانە پلانی داناوە بۆ کوشتنی مناڵی مەسیحەکان. باشە دواتر جەنابەت کە توێژینەوە لەگەڵینەوە کردووە بە تایبەت لە مەسیحیەکانی دانیشتووی شاری کەرکووک. ئەمێ پرسیاریەوە بکەم یعنی مەسیحیەکانی کەرکووک لە سەردەمی عوسمانیەکانەوە زۆر جار ئاوا بەرامبەریان وەستاونەتەوە و ئاوارە کراون و ستەمیان لێ کراوە و یعنی بەریتانیا کە یەکێکە لەو وڵاتانەی کە ئەوانش ئەم کاریان بەرامبەر مەسیحیەکان کردووە. دواتریش لە بەپێی ئەو مێژوانەی کە هەیەەوە کە جۆمان لێ بۆ خوێنومانێتەوە بەردەوام مەسیحیەکان لە کەرکووکە یاخود ئاوارە بوونیا دەرکراون لە ژێر هەموو دەسەڵاتەکانە. هۆکارەکەی چییە؟ یعنی ئەم هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە جەنابەت؟ وەڵڵا ئەمە هۆکاری پلانی سیاسی بەدواوەیە ئەوەیە کە ئەیانوێ کەرکووک کەمینیتیان نەمێنێ چکۆم بۆ ئەوەی کەوا ئەمە زۆربەی ئەم دەسەڵاتانی کەوا دەسەڵاتە گرنگە شۆفێنیانە بیرەکەنەوە بۆیە
لە ساڵی 1950 عینەن بە هەمان شێوە لە 1933 لە 1950 لە 1963 هەتا ئەگاتە 2091 هەتا ئەگاتە هەشتایات هەفتایات دواتریش 2003 ئەگە بین مقارنەیە بکەین لە نێوان 2003 و پێش 2003 ئەبینین ژمارەیەکی زۆر لە کەمینەکان لە کەرکووک کۆچیان کردووە هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ سێ هۆکار هۆکاری یەکەم هۆکاری ئەمنیە کەمینەکان تەنها پێویستیان بەوەیە کە بە ئەمان بژێن بە ئاشتی بژێن و حەزیان بە ئاشتیە و دووەم ڕووی اقتصادیە سێم ڕووی کۆمەڵایەتیە چکۆم ئەمانە چەند کۆمەڵەیەک هەیە چەند منەظەمەیەکی متەتەڕف هەیە کە کارەکە بۆ ئەوی کەمینەکان لە کەرکووک نەمێنن بۆ کارەکەی چیە ئەوەیە کەەوە ئەیانوێت کردباری یعنی ئاسایشی شاری کەرکووک تێکدەن بۆیە لە ساڵی 2006 کە مام جەلال خوا لێی خۆش بێت کە هاتە سەر دەسەڵات کە بۆ سەرۆکی کۆماری عێراق هات یەکسەر سەفەرێکی کرد بۆ کەرکووک هات کاری لە چی کرد کەمینەکان کرد کاری لە بەسەرکردنەوەی کەمینەکان کرد ئەوە بووکەوە هاوکاریەکی زۆری مەسیحیەکانی کرد لە کەرکووک لەبەرەوەی مەسیحەکان لە پێش 2003 1500 خێزان بوونە عەفوەن 2500 خێزان بوونە ئێستاکە ئەگە بین تۆژینۆ بکەین یعنی تقریبا 700 خێزانیان ماوە یعنی کەواتە زۆر کەمەوە بوونە و ئەگە بین لەسەر سابیەکان کار بکەین ئەبینین سابیەکان 200 خێزان بوون ئێستاکە 50 خێزانیان لە کەرکووک ماوە ئەمە ئەم کەمینانە گرنگەکەیان چییە گرنگەکانەوەی کە بمێنن بۆ ئەوەی کەوە لە ڕووی سەقافی و لە ڕووی کەلتوری و لە ڕووی ڕۆشنبیریەوە چەندەها دکتۆر چەندەها کەسانی بەناوبانگی مەسیحی لەم کەرکووکە کوژران و تیرۆر کران یەکێ لەوانە خەبیرێکی بێرهەڵکردن بوو لە کۆمپانیای باکوور کاری ئەکرد لە کەرکووک بە ناوی مایکل سیرۆن کە دوو خەبیر هەیە لە عێراقێکی چیان لە کەرکووک و مەسیحیە کە لە ساڵی 2005 تیرۆرە کرێ و چەندەها زابتی گەورە و چەندەها کەسانی ڕۆشنبیر و باشە زانای مەسیحی کوژران لە کەرکووک باشە کاگیاسن باست لەوە کرد کە بەڕێز سەرۆک مامجەلال لە دواوی کە بوو بە سەرۆکۆمار گرنگی بە بابەتی مەسیحیەکان ناوە بەڵام لە پێش ئەوەی کە بێتە سەرۆکۆماریش هەمیشە سەرۆک مامجەلال بە ڕەحمەت بێ گرنگی بەوەیەوە کە کەمینەکان تا چەند کەم و کورتیانە هاوکاریان کە هەمیشە کەرکووکی وەکو مێشکی مرۆڤ سیر کردووە کە بە ناوچەیەکی ئاڵۆزە ئایا ئەمە وای نەکردووە کە مەسیحیەکان بڕوایان بەوە هەبێت کە هەمیشە پشتێکیان هەیە بڵێ ئێستا من کە لە چاوپێکەوتنەکانم لەگەڵ لە پاپاکانی کەنیسەکانی کەرکووک لەگەڵ پاپاکانی کەنیسەکانی کەرکووک زۆر دایمەن ڕۆڵی مامجەلال یعنی بەرز ئەنرخێنن یەکسەر ئەڵێن مامجەلال یعنی بەڕەحمەت بێت طبعا پێشتریش کاری کردو بەڵام مامجەلال کە بووە خۆی بووە دەسەڵات یعنی بووە سەرۆک طبعا بێگومان وەکو سەرۆکێکی عێراقی سیاسەتێکی جیاوازی لە کەرکووک پەیڕەو کرد ئێمە ناڵێن بەس مەسیحەکان و ئینەما هەموو کەمینەکانی هاوکاری کرد ئەوە بووکەوە یعنی لە ناو کەرکووک ئێستا شوێنێک دروست کراوە بە ناوی سیەکانیان کە ئەڵێ سیەکانیان ئەڵێ گەڕەکی مەسیحیەکانە یعنی ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ سەردەمی مامجەلال باشە کاگیاسن بەڵێ کە توانی تقریبا پارێکی چاک لە بودجێ عێراق دەرخان کا بۆ کەمینەکان بۆ مەسیحەکان لە کەرکووک ئەوە بووکەوە 200 یەکەی دابش کرد یان با بڵێن 200 کاگیاسین هەر ڕێگویستم پرسیاری ئەو بکەم ببوورە ڕاددەگرم ئەو هاوکاریانی کە سەرۆک مامجەلال پێشکەشی بە مەسیحیەکانی کردو لە دوای ئەوەی بۆتە سەرۆکۆمار ئەمە کاریگەری نەبووە لەسەر ئەوەی کە ئەو هەموو کۆچکردنە زۆرەی مەسیحیەکان کە لە ڕابردوودا هەبووە بێتە هۆی تر ئەم کۆچکردنە بووە سندرێت و تاو مەسیحیەکان دڵنیا بن کە کەسێک پشتیانە و ئەم هەموو هاوکاریان پێشکەش کراوە چ لە ڕووی مادی بێت چ گەڕێکێکیان بۆ دروست کرابێ هەروە کەنیسەی تایبەت بەخۆیان دروست کرابێ ئەمە وای نەکردووە کە کۆچکردنیان کەم بێتەوە یاخود هەر بووە سندرێت بەڵێ خۆی مامجەلال مەبەستی ئەوە بووە کەوا ئەم کۆچکردنە ڕابگرێت دائیمەن هەر دەسەڵاتێکی کوردی لە عێراقا یان لە کەرکووکە بە تایبەتی هاتووەتە دەسەڵاتەوە کاری پێشینێ ئەوە بووە کەوا
یەکسانی و دادپەرویری لەو شوێنەیە بچەسرێنێت. وەک ئەبینین ئیستاکە عینەن بە هەمان شێوە کە پارێزگای کەرکووک هاتووە کە کووردە وە پێشتر کە کورد بووە کاری لەسەر ئەوە کردووە کە پارێزگاری لە کەمینەکان بکە نەهێرێ کۆچکەن. بەڕاستی لە دوای 2006 کە مامزەلال هاتوو ئەتوانین بڵێن کەمینەکان وەکو مەسیحی وەکو سابیوانی کە بە شێوەیەکی زۆر کۆچەکەیان ڕاوەستاوە کۆچکردنیان ڕاوەستاوە. باشە کاگیاسین لە دێر زەمانەوە مەسیحەکان لە قەڵادا ژیاون و لەو قەڵای ئەو ناوچەیەدا ژیاون. دەتوانین بڵین مەسیحەکان پشکی گەورەیان بەرکەوتووە لە کەرکووکدا با بڵین کەمینەنین زۆرینەن هێشتا لە کەرکووکدا لە ئیستاکەیان لە ڕابردووە. لە ڕابردوودا کە لە قەڵادا ژیاون بێگومان لە دێر زەمانەوە لەوێ ژیاون و شوێندەستیان هەبووە. دەتوانین بڵین پشکی سەرەکیان بەردەکەوێت لە کەرکووکدا؟ لە پێشترا بڵێ چکۆم ئەمانە کە دەوڵەتی عوسمانی هاتوو ئەمانە لەسەر قەڵاو بوونە وەکەوەی کەوا چاوپێکەوتنم کردو باسیەکەن لە باوباپیرانەوە بیستیانە کە ئەڵێ دەوڵەتی عوسمانی کە جەیشی عوسمانی سەربازی عوسمانی هاتووە ئەمانە لەسەر قەڵاوە بینیانە لەوێ وەڕەتبوونە لەوێ لە قیشڵاهینیان دروست کردووە معسکەریان دروست کردووە بینیانە و ئەوەشیان باس کردووە کە عوسمانیەکان بەمانیان وتووە گاور بە مەسیحەکان و بەوانکیان وتووە کە غەیری موسڵمانن پیانیان وتۆ گاور کەلیمەیەکی تورکیە ئەگە بین و تەرجمەیکەن گاور یعنی کافر یعنی ئەمانە دەوڵەتی عوسمانی هێشتا کە بیدایە کە هاتوونە دەسەڵاتیان کردووە بە مەسیحەکانیان وتووە کافر با بڵین گاور ئەگە بین تەرجمەی کەلیمەی گاورکەین ئەڵین کافر یعنی بەمانیان تۆ کافر یعنی چێ بێشێ بڵێ کافر دەبێت چۆن مامەڵەی لەگەڵ بکات. بەڵێ باش کاگیاسین ئێمە زۆر باسی مێژووەکەین و بە تایبەت لە سەردەمی عوسمانیەکانەوە و بگرە هەتاکو دوای نەمانی عوسمانیەکان و دروستبوونی دەوڵەتی عێراق ومانە مەسیحیەکان هەمیشە ڕوبڕوی و کۆچە بوونەتەوە لە ئێستاشدا کە جەنابەت باسە کرد کە نزیک بە 700 ماڵێک ئەگەر ما بێتن لە کەرکووکە. باشە هیچ پلانێک هیچ هەنگاوێک نراوە بۆ ئەوی بتوانن ئەو مەسیحیانەی کە کەرکووکیان چۆڵ کردو بتوانن لە ڕێگەی پلانێکی نیشتیمانیەوە بێ لە ڕێگەی پلانێکی استراتیجیەوە بێ بیانگەڕێنەوە بۆ کەرکووک؟ بەڵێ ئەوەی ڕاستی بێ هیچ پلانێکی وانەکرااو لەلایەن طبعا مبادرێت دەبێت حکوومەتی عێراقی بیکات. بەڵێ ئاخرزان بەس لەخوابێ لەلایەن مەسیحیەکانی شارەکەەوە ئەم داوایە بکرێت کە بڵێن ئێمە خەڵکێکی زۆرمانەیە مەسیحەیەکی زۆرمان هەیە کۆچیان کردو شارەکان بەجێهێشتۆ ئێستا بۆی دڵنیا بن لە ئەمن و ئەمانی شارەکە بتوانن بگەڕێنەوە؟ بێگومان حەزیان لێ بگەڕێنەوە لەبەر ئەوەی هەر کەسێک لە شوێنێک لەدایک بێ ئیتر هەر ئەو شوێنەیە لە مخەیلە و زاکرا مێنێ پلانی ئەوە نەکراوە کە ئەمانە بگەڕێنەوە. ئێمە بۆچی ئەم تۆژینەوەمان کردو بۆ ئەوەی کەوا هەوڵی ئەوە بدەین کە حکوومەت هەستێ بە پلانێک بە گەڕانەوەی ئەو مەسیحیانەی کەوا کۆچیان کردوەوەڵام پرسیاری زۆرم کردو و کەسانی کە لە دەرەوەن لە ڕێی تەلەفۆنەوە مقابلەیانم کردووە و قسەم لەگەڵیان کردو بۆچی کۆچتان کردووە بۆچیتانەوێت تا بگەڕێنەوە زۆربیان لەگەڵا کردو بۆچی کۆچیان کردووە؟ بەڵێ زۆربیان ئەڵێ ناگەڕێینەوە هۆکاری نەگەڕانەوەیان چی ئەڵێ هەست بە ئەمان ناکەین لە کەرکووک و هەروە بێتەوە ئێمە تەهمیش کراوین و تەهمیش کراوین لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی اقتصادیشەوە تەعینات لە عینی لە دامەزراندنە هیچ بەشێشان نییە و کەچتە ئەنجومەنی محافەزەش ئەبینی کە کەسیان لەوێ نییە کە وەکو نوێنەری مەسیحەکان بێ یان نوێنەری سڵابیەکان بێ بە هەمان شێوە تەهمیش کراون و ئەگەر بیت لە ڕووی ئیجتیماعیشەوە سێرەکی لە کۆمەڵگای کەرکووک هەموو ڕۆژێک تهدید دەکرێن و نامەیان بوو ئەنێدرێکە ئەیان یعنی بۆ نمونە ئێستا من خۆم دکتۆرێکی خۆم هەبوو لە کەرکووک بەناوی نەواربستانیەوە جارێکیان پارێدا دومین جار ڕای کرد بۆ کەنەدا ڕۆی ئیتر کۆچی کریتر نەهاتەوە. خۆ باشە کاکعدنان ببوورە لە حکوومەتی عێراقیشە وەزارەت هەیە کە وەزیرەکەی مەسیحیە لە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەمان شێوە لە ئاینەکانی تریانی بۆ لە ڕێگەی ئەمانەوە نەتوانراوە کە
کارێک کرێ بۆی دووبارە ئەم مەسیحیانە بگەڕێنەوە بۆ کەرکووک؟ خۆی ئەگەر بڵین کار نەکراوە کار کراوە، بەڵام زۆر بە شێوەیەکی کەم کار کراوە و مەسیحیەکان زۆربەی ئەوانی کەوا من لەگەڵیانە قسەم کردو زۆربەی لێم ناگەڕێنەوە لەبەر ئەوەی ئەو کەشوهەوایەیان بۆ دابین نەکراوە لە کەرکووک کە بگەڕێنەوە. کەشوهەوای کەرکووکین ئەوە نییە کە بگەڕێنەوە وە دەسەڵاتەکان دووبارە سراو عملمنانێ وایان لیان کردووە کە سیاسەتی شۆفێنی کە لەلایەن هەنێ کەسەوە کە ئتیباعکرێ لە کەرکووک ئەمە وای کردووە کەوا مەسیحەکان نەگەڕێنەوە. باشە کاگەسین بە دوور لە بابەتی گەڕانەوەیان لە عێراق و هەروە لە کەرکووکیشدا چەندین مەسیحەیە بۆ شوێندەستیان دیار بووە لە زۆر لە بوارە جیاوازەکاندا. ئایا توانیویانە بنیادێکی شارستانیت لە کەرکووکدا دابمەزرێنن کە ئەگەر خۆشیان لەوێ نەبن شوێندەستیان دیار بمێنێ لە کەرکووکدا؟ بەڵێ بێگومان هەیەە بۆ نمونە طبعاً کە ئەچی بۆ حەسیرەکە لە ڕێی سلێمانی کەنیسەیە کە بینی بە ناوی کەنیسەی حەمرا. ئەم کەنیسەیە مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 470 زایانی. طبعاً ئەم کەنیسەیە ئێستا کەنیسەیە دیکە لەسەری دروست کراوە و کەنیسەکەی دیکە کە لە پێش عوسمانیەکان و لە دروستکردنی ئەم شارەیە ئەم کەنیسەیە کراوە پێش ئیسلامیش بووە کە مەسیحەکان هاتوونە دینی مەسیحی نەشتکەن لەم ناو کەنیسەیان دروست کردووە لە سەردەمی مارمارۆن و چەنەها کەنیسەی دیکەشێ کۆنە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی ئەو سەردەمە کۆنانی کەوا کەرکووک دروست کراوە و ئەمانە مەسیحەکان ئەگەڕێنەوە بۆ سەردەمی کۆن، بۆ سەردەمی ئاشووری، بۆ سەردەمی کلدانی، بۆ سەردەمی بابلی با بڵین کە پێیانەوە دوێلات المدن هەبووە و ئەو کاتەش کە هەروە بێتەوە کەرکووک پایتەختی شارە زۆر بووە ئەمانە هەر لێرە بوونە، بەڵام ڕۆژ بە ڕۆژ سێرەکی ئەبینین ژمارەیان کەمەوە ئەبێت. باشە ئەگەر بێت و لێکی دەینەوە. باش کاگیاسین جەناب توێژینەوەیەکت کردووە ئەم توێژینەوە لەسەر ژیان و گوزەرانی مەسیحی و پێکهاتەکانە لە کەرکووکە. توێژینەوەکە بە چ زمانێکە؟ بە عەرەبی یاخود بە کوردیە؟ بە زمانی عەرەبیە لە زانکۆی عێراقیە بڵاو کردووە لە بەغدا. باشە ئەو لایەنانە چۆن بوون، چۆن هەڵسەنگاندنیان بۆ توێژینەوەکە کردوە ینی بەگڕوتینەوە گویان لە توێژینەوەکە گرتووە هەوڵەیە کە کاری جدی لەسەر توێژینەوەکە بکەیتەوە وەکو لایەنە پەیوەندیدارەکان کە دیانیتێ؟ بەڵێ بێگومان من خۆم ئەم تۆژینەوەم چۆن یعنی بەبیر هاتەوە. من خۆم لە گەڕەکی ئەڵماسم زۆربەی مەسیحیە، 5 جیرانم یعنی با بڵێم لە گەڕەکەکەیە 5 جیران لە دەوروبەرم مەسیحیە هەمویان کۆچیان کرد. فمن زۆر برادرم بوون فکرێ ئەوەم بۆ هات کەوا توێژینەوەیەک دروست کەم لەم بارە. فمن کە توێژینەوەکەم نهردبووە بەغا لە بەغدا یانوت کۆچی مەسیحیە لە کەرکووک یعنی بە سیر و سەمەریان نەزانی کە کۆچی مەسیحیە. وتمەی چۆن نییە وەرە خۆت ببینە و بزانە چ کۆچێک کراوە. باشە کاگیاسین بگومان کە دەست داوەتە ئەم توێژینەوە هەموو کارێکە دەستی دەدەینێ بربەستێگەریەتە ڕێگەمانە. ئەو بربەستانە چی بوون کە هاتە بەردەم ڕێگات لە با بڵین ئەنجامدانی ئەم توێژینەوەت کە پێشەوەی دەستکەی بە دروستکردنی بهێنیتە بەرهەم؟ وەڵاهی بربەستم زۆر هاتە پێش ئەوە بووکەوە من ژمارەی مەسیحەکانی سە کەم ماون لە کەرکووک بە زەحمەتی و مەسیحەکانیش هەر کاتێک طبعا ئەوانی کەوا لە کەنیسەیە گەورن مەسەڵەن با بڵین پاپانیان هەر کەسێکی دیکەوەکو ئەو هینانە ئەوانی کەوا دکتۆرن وەکو بڵی لە سیاسەتا دەوریان هەیە تۆزێ بە ترسەوە یعنی نایانەوێت چاو پێکەوتن لەگەڵ کەنێکسە لێن ئەمە مەڕامێکی بەدواوەیە، یعنی ئەم توێژنەوەیەکەوە منێکە مەڵێن دیارە مەڕامێکی بەدواوەیە. بۆیە لە زۆربەی کەنیسەکان کە ئەڕۆیشتم لەگە پاپاکە مقابلەکەم مقابلەمی ناکە، یعنی سێرەکرد وەختێدا پێم و ناتوانم مەجالم نییە، یعنی ئەمەش بۆ خۆی بربەستێک بوو بۆ من، یعنی بەڵام هەنێری کە شاوکار بوون کە لە منتی ئەگەیشتن. بەڵێ کاک یاسین ئەو مێژووی کە لەناو توێژینەوەکە باسە کردووە لە ساڵی چەندەوە دەست پێ کردووە تا ساڵی چەندە مێژوەکی کە
باسی ژیانی مەسیحیەکانەکەی لە کەرکووک. بەڵێ ئەو مێژووە گەڕێتەوە بۆ لە 2023ەوە لە ڕوخانی ڕژێمی بەعەز. تەمان ڕژێمی بەعەزیش پشکی شێری هەیە لە ڕاودونانی مەسیحەکان و تەهمیشکردنیان و تاجیرکردنیان. بۆیە ئەگەر بین و مقارنەی 2023 بکەین بۆ دوای 2017 سێرەکەین زۆر جیاوازە ژمارەی دانیشتوانی کەمینەکان وەکو مەسیحی. ئەگە وتمان 700 خێزان ماوە، ئەو 700 خێزانش بە فەزلی خوا یەکەم دووەم بە فەزلی مام جەلال خوا لێی خۆش بێت ماوەتەوە. ئەوەش شوێنێکی ئامنی بۆیان دروست کرد لە کەرکووک بە ناوی سیەکانیان کە بتوانن لە وێنانە خانی دروستکەن، لە وێنانە بتوانن بژێن و وەکو بڵێ شوێنێکە زۆربەی لە 100% مەسیحیە. کەنیسەی بۆیان دروست کرد، ڕایەکی گەورەی بۆیان دروست کرد، خوێندنگای بۆیان دروست کرد، وای لێیان کرد هەست بە ئەمان بکەن. بەڕاستی ئەمە کارێکی زۆر گرنگ بوو. پێویستە هەموو سەرکردەکانی عێراق و کوردستان چاو لە مام جەلال بکەن و پەیڕەوی ئەو سیاسەتە بکەن کە سیاسەتی چەپکە گوڵەکەیە کە مام جەلال هەموو کەمینەکانی لەگەڵ کورد و عەرەب و تورکمانە کۆکردێتەوە. بۆ مام جەلال تەنها هاوکاری کەمینەکانی نەکردو، هاوکاری تورکمانشی کردووە لە هەمان کات، هاوکاری عەرەبیشی کردو لە کەرکووک. باش کاک یاسین، ئێمە لە کوردستانە جگە لە کەرکووک لە هەموو شارەکانی تریشە پێکەوە ژیان بوونی هەیە و هاوڵاتیان و ئاینە جیاوازەکانیش بوونی هەیە وەکو مەسیحی، چ لە هەولێر بێ، لە سلێمانی بێ، لە کۆیە بێ، لە زۆربەی شارەکان. هیچ هەوڵیاوە لەم توێژینەوە باسێکی ئەو مەسیحیانەی دەرەوەی کەرکووکیش بکەیت؟ بەڵێ من طبعا بە جەنابتم نەوت کە ئەمانە کۆچەکەن، ئەوانی حاڵیان يعني حاڵی مادیان يعني با بڵین کەمە، يعني لە ڕووی مادیەوە فەقیرن، ئیمکانیەتیان نییە سەفەرکەن بۆ ئەوروپا و بۆ کەنەدا و بۆ ئوسترالیا. طبعا ڕۆکەنە سلێمانی، وەڕۆکەنە هەولێر، وەڕۆکەنە دهۆک، وەڕۆکەنە کۆیە، ئەلوێنانە ئەژێن. ئێستاکە زۆربەی يعني نیوەی ئەو کەسانی کەوا من توێژنەوە لەسەریان کردووە لە هەولێر و سلێمانی و دهۆکن. بۆ هۆکاری چیە؟ لەبەرەوەی کە ئەچن بۆ هەولێر و سلێمانی و دهۆک لەگەڵ کۆیە ئەبینن کە ئەو کۆمەڵگای ئەوێ لەگەڵیان باشن و بە ئاشتی ئەژێن و ئەمان هەیە لەو ناوچانە، ئەبێتە هۆی ئەوەی کەوا کۆچکن بۆ ئەو ناوچە کوردستانیانە. ئەگەر بێت و ئیمکانێشیان هەبێت لە کوردستانیش نامێنن کۆچەکەن بۆ ئەوروپا، بۆ ئوسترالیا. باشە کاگیاسی، بێگومان لەم توێژینەوەیەک و خۆت ئاماژەت پێدا کە قسە و باست لەگەڵ کۆمەڵێ لە خەڵکان کردووە بەکارتێناوە بۆ توێژینەوەکە. هیچ زانیاریەکرد لە کە ئاسە ڕەوشی کەمینەکان چۆنە لە کەرکووک؟ ئایا کێشە و گرفتەکانیان چییە لە کەرکوودا بە تایبەت مەسیحیەکان؟ لە ئێستاکەیە؟ بەڵێ لە ئێستادا. دوای ئەوەی کەوا پارێزگارێکی کوردە بۆ کەرکووداندرا، تەڵام پێشتر پارێزگایەکی عەرەب بوو، سیاسەتێکی شۆڤێنی بەکارهێنا بە هەمان شێوە. کەرکووک یعنی ژیانێکی ناخۆشی بەسەر برد، بەڵام دوای ئەوەی کەوا دەسەڵاتی کوردی دێتەوە دووبارە مەسیحیەکان ئەمەلیان بۆ دێتەوە کەوا ژیانیان خۆشە بێت، چکم کورد دائیمەن لەگەڵ ئاشتی خوازی بووە بەگشتی و لەگە پێکەوە ژیان بووە و بەردەوام لەگەڵ ئەوە بووە کەوا دەست لە ناو دەست ئەتوانین کەرکووکێکی بەهێز دروستکەین. ئەگەر بێت و ئێمە هەمومان دەستکەینە ناو دەست یەکتری، ئەتوانین کەرکووک لە ڕووی ڕۆشنبیریەوە و لە ڕووی اقتصادیەوە و لە ڕووی ئیجتیماعیەوە و لە ڕووی سیاسیشەوە پێکەوە هەمومان کەرکووک سەرکەوێنین و کەرکووک بگەڕینەوە بۆ دۆخێکی ئارام، بۆ دۆخێکی سیاسی باش و دۆخێکی مێژوویی گەورەی هەیە و کەرکووک ئەگەر بێت و بگەڕینەوە بە مێژوو ئەبینین کە کەلتور و ڕۆشنبیری و هەوکارەکانی گشتی بۆ ئەوەیەکەوە هەموو نەتەوەکان پێکەوە ژیان بۆتە هۆیەوەیەکەوە کەرکووک دروست بێت. بەڵێ سپاس بۆ تۆ کاک یاسین، سپاس بۆ یاسین ڕەشید مامۆسای زانکۆ کە لە کەرکووکەوە لەگەڵمانە بوو.